رقم شاش كده قبل ليك أخو خريك دي سرتا بنای خوای گەورە و میهرەبان بەخێراتنتان دەکەین زۆر بەخێر بێن بۆ فستیڤاڵە ئێمە وەکو بەشی زانستە گشتەکان لە فاکەڵتی پەروەردە لە زانکۆی سۆران ساڵانە هەڵدەستین بە یادکردنەوەی ڕۆژی جیهانی خۆراک کە لە ڕێکەوتی 16 دەی هەموو ساڵێک ئەو یادە بەرز ڕادەگرین ئامانجیشمان لەکردنەوەی ئەو فستیڤاڵە ئاشناکردن و تەندروستی خەڵکەکەمانە بۆ گەڕانەوەمان بۆ خواردنە کوردەواریەکان ئەو خواردانەی کە لە دێر زەمانەوە باو باپیرانمان گرنجیان پێداوە بەداخەوە ئێستا دەبینین خەڵک زۆر بە کەمی ڕوو لەو خواردانە دەکات بۆ ئێمە ئامان زمانەکە خەڵک ئاشنا بکەینەوە بەو خواردانەی کە هەیە ئەوەی کە لێرەش بەشدارە خواردنەکان زۆرا و زۆرن لە کفتە دۆغاوەیە لە سەروپێیە خواردنەکان هەمە زۆرن و هەروەها بەرهەمی خۆماڵی کوردەواریشمان زۆرە وەکو هەنجوینە هەناری خۆماڵیە سرکەی هەنارە مریشتی خۆماڵی بەشدارن هەمویان. طبعا دەستخۆشی لە ڕێکخراانی ئەو فستیڤالە ئەکەین طبعا ئەو فستیڤالانە گرنگجێکی زۆریان هەیە ساڵانەکە ئەو فستیڤالانە ئەکرێن جیلی نوێ ئاشنا ئەبێ بە بەرهەمە ناوخۆیەکان چونکە بۆ خۆمانە زانین طبعا ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە دێن طبعا یان بە کوالیتێکی خراپەوە دێن یان ئەوە تا جاری وایە هەر تاریخەکەشیان بەسەر چووە دەرخواردی ئەو خەڵکە ئەدرێ و خەڵکیش نازانێ و ئەو هەموو نەخۆشی و نەخۆشیە کە ئێستا هەیە طبعا هۆکارێکی سەرەکی بەرهەمە دەرەچەکانە طبعا ئەو جۆرە فستیڤالانە زۆر پێویستن لە ئەوەی جیلی داهات و خەڵکی ئێمە ئاشنا بێ بە بەرهەمە ناوخۆیەکان و داواش لەلایەنە پەیوەندیدارەکانەکەین داوا لە حکوومەتەکەین کەوا هاوکاری جوتیارەکان بکە هاوکاری فەلاحی بکە لۆ ئەوەی زیاتر پەرە بە بەرهەمی ناوخۆ بدرێ و خەڵک دوور کەوێتەوە لە بەرهەمی دەرەچی و ئەگەر فەلاحی ئێمە هاوکاری بکرێ لەلایەن حکوومەتەوە طبعا ئەتوانێت پێداویستی ناوخۆ بە زیادەوەش پڕ بکاتەوە و هەناردەی دەرەوەشی بکە و هیچ بەرهەمێکیش نییە لە بەرهەمی ناوخۆ باشتر و بەسوودتر بەڵام ئێمە طبعا ئەو کەم و کورتی و ئەو هاوکاری نەکردنەی ئێستا لەلایەن حکوومەتەوە طبعا کاریگەری زۆر سلبی کردوتە سەر بەرهەمە ناوخۆیەکان و جوتیار زاری وایە لە توانایدا نییە کە لەسەر حسابی خۆی پەرە بە بەرهەمەکانی خۆی بدا لۆیە داواکارین کەوە جوتیاری ئێمە هاوکاری بکرێ و دەستی بگیرێ لۆ ئەوەی زیاتر پەرە بە بەرهەمی ناوخۆ بدرێت. ئێمە وەکو خەڵکی گوندی ساوە بە بەرهەمی گوندی ساوە بەشداریمان کردێ وەکو هەنجیر مەرەبا کوندر گوڵە بەڕۆژە هەنجوین سماق شووتی هەنار بیبەر و هەرمی سۆرک نەخێر گوندی ساوە ڕێژێکی زۆر لە بەرهەمەکان بەرهەم دینی کە ساڵانەن زیاتر لە 50 تەن هەنجیرە 30 تەن هەنارە مریشی دەوازین زیاتر لە 500 تەن سارانە بەرهەم دینی بەرهەمەکانی گوند جۆرا جۆرن کە یەکێک لە بەرهەمە سەرەکیەکانی ماسیە ساوە زۆر بە ماسی بەناوانگە کە ساڵانە زیاتر لە 50 تەن ماسی بەرهەم دینی. والله بەسێ و بەشداڵیمان کردیا من خەرچی باڵێکایەتێمە سێشمەی دۆڵێ ڕوستێ باڵێکایەتی سێومانینە بۆ بازار بۆ ئیسیبالی ئەو سارە بە خودایی تا ئێستا هیچ گرنگی بەمە نەدا بە فەلاحی منتیقەی مەی باڵێکایەتی بەڕاستی ئێستا عەلاساس دە بەرنامەدا ئەگەر شتێک بکرد لەو فەلاحە چونکو فەلاح زۆر زۆری مەغدورە لە منتیقەی مە لە منتیقەی باڵێکایەتی گرنگی بە فەلاحی بدرێتن پێیز بە بەرهەمی دەرەوەکە نەخێر ناوەڵا گرنگی بە فەلاحی بدێ ئەمە دەتوانین ڕەوانەی دەرەوەش بکەین
نەک لە دەرەوەچی بێتەکنەمە ئەمە دەبی ڕەوانەی دەرەوە کو ئێستا ئێران ئەو هەموو سێ و تەماتە و کرۆسک و ئەو شتانە ئاوردەی کوردستانی ماکە ئەمە ئەتوانین چ پێویست ناکە لە ئێرانی لەومە بێ ئەمە هاوردەی دەرەوە بکەین کاتی خۆسێ و ئەلێرانە بە پشتێک کەر و هێستا بار نەکرد ئەن بردە خانێ ئەن بردە شنۆیە ئەن بردە ڕزاییەی نەغەدەی یعنی بە کەروبارن ئەبرد لەوێن دەرێ نەبوو بەرهەمی سێ و کرۆس کوشتیوە نەبوو ئێستا لەوێن دەرێ بەلۆری و بە تڕێلایە دێتەکنەما ئیکنەمە شەرێ نابرۆشێ